بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش ئازیزان خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بووین بە میوانی ئێوەی خۆشەویست. ئازیزان گەشتەکانی ئەو دیوچیا ئەم جارەش وەکو ساڵانی پێش ڕووی کردووەتە دەڤەری هەورامان و ناوەڕاستی وەرزی زستان جێژنی پیرە. هاتوونەتە ئاوایی هەورامانی تەخت و لەبەر ماڵی پیرشالیار. ئەمانەوێ بەرنامەی ئەم جارە تایبەت بین بە جێژنی زەماوەندی پیرشالیار. ئێوەش هاوڕێمان بن با پێکەوە بڕۆین بەرنامەی ئەمشەو ببینین. فەرمونون ئەمشەو هەورامیانە بەرنامەکە پێشکەشەکەین. وخاسكري دوايا درماني زمان الله قال الله الله يا الله خور زباب لي قال يا رحماني فزما لك قال گر ساڵێ جا چلێ زمسانینە یان دلێ ڕاسۆ زمسانینە زەماوەنە و پیرشەلیاری جەهۆرامانی تەخت بریۆڕاوە. چی بەرنامەنە ئێمە گەرەکمانە پێسە واتە و خەڵک و هەورامانی باسکەرمێ پاجۆرەکە ساڵانی ساڵە خەڵک بڕواشەنە کە ئی ڕاوڕەسمە پاجۆرە کە باسکریۆ بریۆڕاوە. ئێمەجا ساڵانی وێردەنە سەر و لایەنەکە تەر و ئی ڕاوڕەسمیە باسماکردن. بەڵام ئیجارە گەرەکمانە پاجۆرە کە خەڵک و هەورامانی و دەوروبەری باوەڕشا پەنەش هەن باسکەرمێ. مراسم و پیشەلیاری کە ئیسە بەنامێ زەماوەند و پیشەلیاری وە جەهۆرامانە بەرگزار بۆ خدمەتش بە قەرن و 56 گێڵەوە. ئی مەراسمە جەهۆرامانە دوێ ڕواەتی نەسەرچۆ بڕێ هەنێ ماچە مەراسم زەماوەند و کوڕ و پیشەلیارینە ئەنە کە ڕواتایە هەنێ جەبارەشەوە بەحسی هەنێ ماچە گۆیا کوڕ و پیری فەخر و فیسارش کردە بۆنەوە فیزش کردە بۆنەوە پیری دوعێوە کردە بۆوانە کە بەڵێ دەسو منارێ سەلارە سەنا وەی پێیا کەسی باچ و منانە ئەچی بارەوە بەعزە چیوهایە هەنێ مەسەڵێنەیە کە ئینە جەدلێ خەڵکینێ ڕواەتە تەرمان هەر جەبارە بەحس و زەمان و پینە ماچە زەماون و خود و پیرینێ پیر و هەورامانی کە ئانان بەنامێ پیر مستەفا کوڕ و باباخوایان خەڵک و هەورامانی بیان داستانێوەشەنە کە گۆیا عیددەوەجە کوردستان و شارەزور و عێراقی وە مێنێ پێی ماڵیاتگەتە پێی هەورامانی ئاوەختیەکەی مێنێ مدەتێ فرە مەناوە و ئیجۆرە چیوا و ئاوەختیەکەی جەدەگانە کارەکەی ئاویاگە زەڵم و جۆر کەراوەنی خەڵکی خەڵک و هەورامانیش زیفشا پێمێ و ئیجۆرە چیوا وەراوەر شاوەمەلا ئەنە بۆ دوێ نەفەری جەخەخوایە خەڵک و دەگێ بەرا پێی ئەو دیمی کەراشا زیندان و ڕواەت هەیە هەنێ جەبارەشەوە کە چاگەنە زیندان نەبا و ئاوەختیەکەی پێوە بەنامی شێخە سووری جەخزمەت و تاتۆ پیری نەبوو ئاوەختی جەزینانەکە نەبا ئەتێ دوعا کەراوەنی خەڵک و دەگەی کێ و بوومە لەرزە مێ و ئیجۆرە چیوە تا مێنێوێ جێ
محکانێمان جە پشت و کێمنێ ماتاش هەمەیە غەیبی ئەچاگە یۆش ئاوەر مژگنەوە پۆرە و ماچێت تۆ ملیوێ بە تاتۆپیری تا چڕوێچەن و خێزانت ارتباط نەبوو شوون چڕوارە ارتباط تا بۆ زاوڵەوە تا بۆ نەمەش بنیە مستەفا وەختێ باباخوا تەماشە کەرۆ پاڵتاوەکەشن بەڵام وێش نییە چاگەنێ غەیب بۆ پاسەکە گێڵناوە ماچا حەمەدی غەیبی ئەچا ڕۆوەن ئیتر غەیب بیەن و دیار نەمانن باباخوا مێوە و دماوماوەوە پیرشالیار یان سێم سەفاش بوو و پاسەکە گەڵناوە هەرجە زاڕۆڵەیینە بڕێ چی وێشچەنە دیارێ بە سێم سەفا یان پیشالیار کەسایەتیە گەورەش چەنە دروست بۆوە پاسەکە ماچا نەوەڵ و نۆی یارێ یان پیرێش بێنێ کە ئی نەوەڵ و نۆ پیرە یاوێنێ دەرەجە و تەسکیە و نەفسی پێسە پێڕۆسەمی پێسە پیرباڵێنانی پێسە پیرخاڵی پێسە پیرەوەتێ و بڕێتەر چا پیراکە مەزارگەشە جە ناوچە و هەورامانینە ئیسەیج مەنەن جە دەوران و سلوکیشنە ملو خزمەت و حەزەت و غۆسی گێلانی جە خزمەت و حەزەت و غۆسینە سلوک و تەمەسوک کەرۆنە و بۆ بە پیرێوە پۆختە و کامەڵ ئاوەختیەکەی ئێنە دارا و کەرامەتی و وارداتی بۆ وارداتی معنەوی حەزەت و غۆسی فەرماوە ئەخی مستەفا ڕەجلون کاملون صالحون براون مستەفا ئینسانەوە ساڵحارێ حەزەت و غۆسی کیانوشەوە پێی ئێرشادی پێی هەورامانی جە هەورامان ئەتێ ئێرشاد کەرون و نامێ جە وڵاتەکە تینە بانگەواز وڵا بۆوێ حتا بانگەواز ملۆ پێ وڵات و بخارای کە چاگەنە پاشایە بۆ پاشاکە ناچێش تووشی نەوەشیەوە بۆ نەوەشیەوە هەکە دەرمان مەکری و ماچا جە هەورامان ئیپیرە هەن و بابێ ئیک ناچمە وەشە کەرەوە ئاوەختێکە ناچکەش کەنا خزمەت و پیری و پیر وەشەش کەرەوە و ئەتێ شاو بخارای ماچی و مارەش بڕی پێوت ئاوەختیەکەی پیریش فەرماوە کە ئێمە هیچ دەسەڵاتمانیارێ و مەتامێ و ئیجۆرە چیوە خەڵکو هەورامانی ماچا ئێمە وما زەمان نەتپێکردنی ئی زەماونێ هەکە ئیسە بەرگوزارە بۆ ڕیواەتێ جەبارەشە هەر ئینەن کە بەحسش کەرا خەڵکو هەورامانی کۆبەوە و ئاوەختێکە هەریۆ چیوێ ممنا و وەسیلەش پێ فراهم کەرا و زەمانە پیریش پێیکەرا پاسەکە گەڵناوە ماچە پیرشالیاری واتەن تۆکناچێ پاشای و من چێگەنە کەسێەوە فەقیر و نەدار و ئینیشا چەنی کردی و ئانە بۆ ماچۆ من بەگەرچی و تۆ ڕازینە خەڵک و هەورامانیش ماچا بە پیشەلیاری ئێمەش یارمەتی مڵێمێکە تاوی ژیوایەوە ئالپەی ئی ژەنێ دروستکەری تەنانەت پاسەکە گەڵناوە وەزیر یان کە بەواتەوە پاسە ماچا شالیار سیاویچ کە یۆجە پیرا پیرشالیاری بنوە هەر ئاوەزیر و پاشا و بەڵخیە بیان ئایج مەگێڵەوە و منەوە چاگە و لاو ئایشاوە جاسونی جاورانێ سەرێ بڵێوێلاومانێ وێ زەفەرێحیێ دڵێ کێتەنیاومانێ ئەوەڵ و مەراسمەکەی کە دەست پەنەکەرۆ ئانن کە یاوگ 45 زمسانی کەی یانی 45 زمسانی تقریبان وەرزێون هەکە زمسان خەریکە ئاتێ پسە وە ماماچمێ تەشکشماڕان فەسڵی دانش خەریکە ئەملاملمێ ڕوبە ئەولا وەرز و هامنی و فەسڵ و ششمانگەی دمانی خەبەر پەخشکراوە کە بەڵێ زەمان و پیرینە زاوڵێ ملاجە متەوەلیەکە پیری وەزی مارا وەزی شامناپەنە بەرا بە تەک و خەڵک و هەرامانی وەزی مرا جەوەز و باخ و حەزەت و پیری مرا شاپەنە وەختێ زاوڵەکەی وەزی شابردێ پەیانە و کابرای جیانە و کابرایشنێ ئاچیوێ هەکە ئەوەجە و چاشتەکەی پیرینێ مرا شاوەپەنە پێسە هەرا پێی نانکەرەی
پێسە هەڵۆشینەتشێ ئاوەختیەکەی داهنارانی هەرچیە پیاز ئیجۆرەچیوە کە لازمێ بێنێ پێی چاشتێکی پیری کاڵۆشینە چێنە ناوە بە زارۆڵەکان ماراشە پێی متەوەلیەکە پیری متەوەلیە پیریش وریش گێرا جەڕۆ زەمانی پێنە کەراش چاشتی بەعنوان و تەبەرکی خەڵک و هەرامانی هوریش گێرنە و ماش بە مسافرەکە و بێ غەریبەکە ئیسە هەر پا ڕسم و ڕسومە زارۆڵێ وەزی باخەوە کە تایبەت بە پیرینێ مارا و کەرا دلێ ئازەرفا و ڕۆ چوارشەمە و وەڵێ زەماوەنەوە پیرینە گنات لێ دەگا و ملا خەبەر مڵا بە خەڵکی کە زەماوەنەوە پیرینە خەڵکیچ چەنیانەی کە وەزەکا بەرا هەرچیە جە دەستشا بێ کەرا دلێ ئازەرفی و پێی زەماوەنەوە پیری پێسە پیازا وڵۆشە کاڵێ ڕبوو هەناری و ما باقی ئاچی واکە پێویست و نیازێنێ پێی زەماوەنەوە پیری ماراوە کۆشکەراوە ئاوەختیەکەی شوێنە خەبیرە کە کڵاڕۆشنە دەست پەنە کەرۆ کڵاڕۆشنە ڕۆ ئەوڵی سعات تقریبان 6 ساعبی دەست پەنە کەرۆ ئەوڵین ڕۆ کڵاڕۆشنێ جەسەر پیری دەست پەنە کەرۆ پێی چیشی جەسەر پیریوە دەست پەنە کەرۆ چون ئاچیوە کە جەر سینە بە سینە جە خەڵکوێ ماوامێنێ ماچا پیرخاڵە و کەجە یۆ جە پیرەکە هەرامانوێن ئیجازەش نان هیچ مەراسم جەهۆرامان بەرگزار بکنەوە وەڵ مەراسم وایی ئانان هەکە مەسەڵەن ماچا ئشیو ئەوڵ حبلا سەری پیرخاڵی جا پیرەکە شنانێرە قەسابەکە کە ئەوڵین دەحوێ حیوان سرە بڕۆ ئیش جەتایفە و پاشا سەری پیری بوو وە شنانێژرێ وەختە ئەملا سەری پیرەکە ئیش گێتێ ماس و شانە دەرا و گێتێ پر تاوەخەڵا ئەچاگەبا ئیش جەتایفە و پاشا و سەر شانە دەرا و ئایشا ماز بارە چەند گێتەکە تایفە و داوەخەڵا کەراشە تێکەڵ بەخشناشاوێ هەفتەی دماین ڕۆ چوارشەممەی چەنی مەلابانگدای خەڵک و هەورامانی گرد ئامادە و تەیار و خەبەر ماتڵێ قەڵاڕۆچنێنێ خەڵک و هەورامانی ورد و گەورە گناک قەڵاڕۆچنێ ملا پەشتە و بەرا و چڕا قەڵاڕۆچنێ جاران قەڵاڕۆچنرە چڕیانشا بیبین و چیوشە ئاسەن ڕەوار و چاگەوە قەڵاڕۆچنە شاکردنە و خەڵکیچ هەرچیە جە دەستشا ئامابوونیان شادلێ بیبینەکەی و ئایشایج کێشتن شاسەر پێسە وەزا مەژگەی چەقالا مێوەی وشکی و ما باقی چیوەکاتەر ئیسە فاڕیان ئی جۆرە چیوە ئیسە خەڵک بە بسکیت و بە نقڵ و شیرینی و ما باقی چیوەکاتەری پێشوازی کەراجە زارۆڵاو بەتایبەت ئەنیشاکە ملاپەی قەڵاڕۆچنێ هەتا هەوا ڕۆشن کەرۆ خەڵک خەریک و قەڵاڕۆچنێن خوایا پیر پیشان یار گله پیری هورامان پیری هورامان خوا خاسکری دوای گله درمانی زمان الله گله الله الله
خور زبابلي ميجن فيا ورحماني فزما لكو جن في شال يرجاني فزما لكو جن في شال يرجاني حیوانەکە هەر زووی زەمان و پیری وێ خەڵک و دێهاتەکاتری هەمکاری شاکەرن چێرمانێ یعنی کار و پیر و هۆرامانی جۆرە بیان حتا تایی باش گل و کڕەوایینە بەشداریش بیان جەگل و کوڕەوارینە مێنێ بەخاتوو ئەنێ چی مەراسمینە شرکت چا بۆ حیوان شادان هەر دەگێوەنە هەر ماڵ حیواندارێ چا دەگانە بیان واتەنش من ئێساڵ سەرەجە حیوان وێم پێی خەیر و نەزر و پیشەلیاری کرد ئاوەختەکەی حیوانەکەش ئادان ئالەنشان متەوەلیەکە پیری هورگێرتن متەوەلیە پیری ئێزا و حیوانە ئانە فەری کاسانش ڕانێوە یا دەسێش کاسانە پێی ئا ساحیب خێرکەری کاسان شۆ پێش ئەوی چکەمە نۆچیگە بعضیش کەرەنش چاشتێکی پیری بعضێت یانە بەیانە خەڵک و هەورامانی بەشدار و ئی گۆشتی بیان ئیسە بەداخەوە خەڵک و دێهاتەکە گۆشت مەیە پێی مەراسمی حیوان مەیە پاسێ تەفیم کریان لە ناخڵ کە گۆیا ئی گۆشتە حیفومێل کریۆ یا ئیرانێکیانە نێوە پێی کەسێ ئایا یا کەسانە بێنێ سەفاریش بێن نا وەلی متەوەلیەکەی کە پاسێمە بەحسکردنەچەنە ماچە کاکە ئی گۆشتێکی یاسەرما پێی کەسانی کە خێرەکێشا کردێنێ بەش وەشاکی یاسەرماوە ئەتی ئیشەڵا ئارۆیش لە هەر پسە جارانی خەڵک گۆشت بێنە و بێ ئەوێگەیش بە عەداڵەتیش بەش کریوە و گڵ و یا و خەڵک و دەگێرێ دما و قەڵاڕۆچنێ خەڵک و ئا کەساکە حیوانێشا پێشکەش بە مەراسم و یان ڕاوڕەسم و زەماوەن و پیشەلیاریکردن حیوانەکە مارا پێوەریانە و پیری و چاگەنە قوربانی شاکەرە گۆشت و ئەی حیوانە بین و هەژار و فەقیرینە دابەش کریۆ و بڕێچەش پێی چاشتە و زەماوەنە و پیری هەرجە ڕۆ چوارشەممەینە دلێ یانە و پیشەلیارینەکە ئینات لێ دەگا و هەورامانی تەختینە قاولەمێ سوار کریا و ئاویر کریۆوە و چاشتە و زەماوەن و پیری کە جە وڵۆشە کاڵێ و هەناڕدانی و ڕب و هەناری و پیاز و نوێی و گۆشت و قوربانیەکەی دروستە بۆ منیا سەر و ئامادەشکەرا پێی خەڵکی خەڵک جەگگر لایەوە بەشداری ڕاوڕەسم و زەماوەنە و پیشەلیاری کەرۆ ئینایمێ یانۆ پیرشەلیاری چیانەنە بە سەدان ساڵێ ئی ڕاوڕەسمە بیەن چاشتە و زەماوەنە و پیری جە پیازە وردە جە وڵۆشە کاڵێ جە هەناردانی جە ئا گۆشتیەکە جە واچمێ قوربانیەکەنە دما و کەڵاوڕۆچنێ وەریانە و پیرینە حیوانەکە قوربانی کەرا و ئا وەسیلا کە جە قەڵاوڕۆچنێنە یان جە خەبەرنە لوێنێ و کۆشاکردنەوە ئا چاشتێ وەشە بۆوە ساڵانی ساڵا ئەچییانەنە ئی چاشتێ دروست کریۆ و دریۆ بە مێمانە زەماوەنە و پیری پەی پیت و بەرەکەتیچ پێسە تەبەڕکیچ بەراش پێی گرد و یاگەکە پاسەکە ماچە تا شارە زور پیلاوە تا مایدەشت و پەولاوە تا دەور و لەیلاخی و
مکریانی و ئانیشایچە یاوە مێمانێ پیری جەگریاگەوە مەیە بەشێجە ڕاوڕسم و زەماوەنەوە پیری چێگەنەن دما و ئانی کە زکر کریا و زکر تەمامیە پێی شەوە و نیشتی مەیاوە ئێگە جاران ئێگە بەش بیان هەر بەشێوەش تایبەت بە تایفێجە هەورامیەکە بیان بەشێ چێگەی وینمێ دماتە ملمە پێی ما باقی بەشەکاتەر و بەرنامە گەشتەکانی ئەو دیوچێک کە تایبەتە بە جەژنە و زەماوەنە و پیری. ئازیزە دماوانەی خەبەر دریا و قڵاڕۆچنێ کریا و حیوانەکە قوربانی کریە پێ ڕۆ پەنجشەمەی خەڵک مێوەریانە و پیری چاگە دەستگێرا و دەستکەرا بە زکرکردەی زکرەکەی کە پاسەن پێسەنە بین و زکر و دەروێشا و ورپڕایە چەپی هەورامیانەی نەرم بە دایوەنە دەفێ و ئیسەی تەپڵ گر کەس بەشدارە چی ڕاوڕسمنە هەر پێسە ساڵانی تەری ملمێ چن بەشێجە زکر و زەماوەنەوە پیری وینمێ. وێرەگە عسر دماوە نماوە عسری خەڵک مێوەریانە و پیشەلیاری و دەستکەرا بە زکرکردەی جۆرێ ورپڕاییان زکرا زکر و دەروێشا کە چەنی کوورێ بەسا چەنی ورپڕایە نەرمی چەپی هەورامیانە یانێ ئینا بین و زکر و ورپڕاینە دەست و یۆترینی گێرا و بە جلێ کوردیەوە و بە تێکست و بە ئاهەنگێ واچمێ عێرفانیەوە دەستکەرا دەست و یۆترینیرە پێسە نماد و هێما و هامبەشی هامدڵی بەیەوە بیەی کوورەکێ بەسا و تا نزیکە و مەغریب دەستکەرا بە زکرکردێ و یا واچمێ ئاجۆرە وەرپڕایە. چوارشەمە کە تەمامیە سەوایش پەنجشەمە هەر ئێڕاوڕەسما هەنێ چاشتی یانە و پیرینە ئامادێنە خەڵک مێجە چاشتە و زەماوەنە و پیری وەرۆ و بە تەبەڕوک بەرۆ دماتەر خەڵک دماوە نماوە عەسری مەیاوە وەرویانە و پیری و دووبارە کوورەکێ بەساوە و دەستکەرا دەست و یۆترینیرە و گرت بە جلوبەرگە جوان و ڕێک و پێک و دەستکەرا بە هورپڕای یان زکر کردەی.
شەو نیشتی شەو تەجدید و بێعەتنە چەند حەزەت و پیری خەڵک و هۆرامانی بالئجماع مێنەجیانە و پیرە نیشارێ زیکر و تەلیلەکەرا ئاوەختیەکەی گەر تایفێوێج پێیوێژ یاگێ مەخصوصەشەنێ جا من چیوە چمجەهۆشی شەوێک مانە مەچا شەو قۆمی شەو قۆمی کامێنە شەوە کە گۆشتەکەی بەخشناوێ ماچا شەو قۆمی یعنی گرل و قۆما خەڵک و هۆرامانی ئەشیۆ جەمەراسم و پیرینە حتمما بەشداری بە گۆشت چاپەیکیانەیە شەو قۆمی گۆشتەکەی کیانەوە پێی نەکا شەو نیشتیش ئانە مەراسم و زیکر و تەلیلێ و مەراسماتی عرفانی خەڵک و هۆرامانی مێنی زیکر و تەلیلێ عرفانی کەرا و نیشارە و چەند حەزەت پیری تەجدید بێعەت کەرا یانۆ پیرشالیاری دابەشکریان و تەقسیمکریان بێن و تایفەکە هەورامانینە سەردەم و زووی کە تەنیا خەڵک و هەورامانی بەشداری بینەچی ڕاوڕەسمنە هەر یاگێوە ئی یانەیە تەرخاندریان بە تایفێجە هەورامانی یانێ هەر گۆشێوەش هەر بەشێوەش کە دووەقاتە وەشکریان تایفێ جە هەورامانی چایاگێنە نیشتێنێرە ئیسە کە مێمانی فریبیێنێ ئتر خەڵک چایاگی وێشانە مەنیشارە و مێمانەکەیج مێمانداری کرا و بەراشە ئایاگە دماو ئانەی ڕۆ پەنجشەممەی کوورە زکری یان واچمێ هۆرپڕای وەرویانێ و پیری کۆتاییش بەنە ئاما شەوێ خەڵک جەیانە و پیرینە کۆبۆوە و چاگەنە ماچاش بەنە شەوە و نیشتی دماو ئانەی جە چاشتەکێ زەماوە نێشاوارد دەستکەرا بە تەلیلە و یان بە مۆناجات و بە زکر و جەیاگێچنە ڕۆشناییەکەی کوشناوە و جە تاریکایینە دەستکەرا بە زکر کردەی و دماو ماوەوە شەوە و نیشتیچ کۆتاییش بەنەمێ لو مني بللو ولا تشريفي ولا بيت ومان هالوي هالي هالارسان هالزي هالرجيل كم دبلة نويتي شتي ونهوي يا رجال الغيب يا حد عوان يا كبي قڵاڕۆشنێشا بەرگزارەکەرێ شوێنیشەتیانە بۆ مەراسم و پیرین و دوێڕێن و شوێنیشە شوێن دوێڕەکە مەراسم پیرین ملاپەی تربێ کەینە تربێ هەفتەیە شوێنیشرن ملا سەر و پیرەکان ملا ئێمە پاس سوورەتە کە متالعەتمان بوو جە فەرهەنگ و هەژاریشن حتا نامێ تربێ ئامێنێ ماچە شەبێ وەسەتێ زمستان یعنی دلەڕاستی و زمسانێ کە فەسڵ جیابەوە ملا سەر و پیرەکاوە جیابەوە جا چەند خاڵەوە هەنێ ئەچی بێنە فرێوەرە چەمیێنێ یۆ ئانەن ئەچی وەرز و زمسانینە هەکە زاوڵێ 4-5 مانگێن جیانە منێنێوێ ئەچی زمسانە ملا کێڵێەوە وەشیەوە فرەکەرا و گێڵا و شایەوە وەشکەرا ئاوەختیەکەی یۆ تەرچا خەڵاکە وەرەچەمین ژەنەکێمانێ ژەنەکێ هەورامانی بابە ساحیبیانە و بەزڵ و بەخششی
yani ئەنجە تربێنە هەمجە تربێنێ هەمجە کلاڕۆچنێنێ کلاڕۆچنێنە ژەنەکی چیوەکەمە بەزاڵەکە یعنی یانەدار و بەخشش و زەمان و پیری ئەیەکێنێ شوێنانێکرێت جەتربێچنێ ئشی و هەرچی یانن حکە میرازبەرەوە کناچێش هەنە جەیانەشنێ ئەشی جەوەز و کلاڕۆچنا و گێتەمەژگی کلاڕۆچناش تربێش پێکیان و کناچێ واڵێ حتممە کناچێ واڵەکە میرازبەر و ئایانێ بوو ئەکە چیان نەزیە بۆرە ئشیۆ جەڕۆ تربێنە یانە و تاتەی هەم وەزیش پێکیانە هەم گێتەمەژگێ ترباش پێکیانە ملا سەر و پیرەکە جەڕۆ تربێنە سەر پیرەکەوە نیشارێ جا ئی خاڵەچە کەواتم بەرە چەمیانە ئینێنە جەڕۆ تربێنە شوێنانێرێ گێتەکێش ئالێ و شوێنانێرە متەوەلی هەر پیرێوێ گێتەکێش بەلێوە بەخشنەوە جە تایفەکە وشنێ چیە مهمان ئەچیگەنە کە هزار ساڵە شڵتە جەهۆرامانە بیان ئینەن تەوەجوکەلێ بە پەلەوەڕەکان تۆجوکەلێ بە ژیوگەن مێنی هور مێزاور گێتە ئەفرێ سەر و کۆکانە و سەر و پیرەکانە بەخشناوە منیارە ماچە پێ پەلەوەڕەکە کە زمساناری بێنێ ئەچیگا هیچ ئیسفادەکەرە. بەیانی جمعەی زوو هەر کەس و چن گێتە مەژگێوە دلێ تۆشە بەرێنە و وەرگێرە و سەر و پیرە مڵاو جە سەر و پیری چۆ خەڵک مێ و چاگەوە کۆباوە و ملا سەر و مەزار و پیشەلیاری ڕۆنێ گێتەمەژگەکان مارە بەرا کەرا تێکەڵ یعنی ئی خەڵکە بای باوەیۆ اتحادێ پیاکەراکی مە یە خانەوادەمی ئیدا حواشێنانی کەردەشاوی و واوەی بەخشناشاوێ بە عنوان و تەبەرکی هەریۆ ملۆ ئەمەوەمە ماچمشن لالۆ مەمێ لالۆ پیا و متەوەلی ئا هەرمانی جە هەر تایفەوەچنێ نەفەرێ مەخصوص وە تایفێ ئیسا مەسەڵەن هەر نەفەرێ زان و کام تایفەن ئانە کە مەسەم لە سەر پیرخاڵوی زان و نەسڵ و نەتەوەش جێ پیرخاڵین ئانەم لە سەر پیشەلیاری یان نەتەوەش ئاینا سەر پیریش پیشەلیاری ئانێ مەسەڵەن تایفۆ چەپڵاویان لە سەر و شالیارسیاوی یعنی ڕسەنجام لە سەر و شالیارسیاوی عیدەشەنم لا سەر و سیحەمەوەسەمی سەیە بێڵما هەن دەروەش سەلما هەن ئەتر خەڵک و هۆرامانی گرکە جایگەوشنە زانم بە کام تایفێ متعەلقە بە کام پیرین جەت کام نەسڵ و پیرین.
بە قسێ ماچە فەلسەفە و ئی وردکردەیە و تێکەڵکردەیە ئانەن کە گر کەس نمەکە و یۆترینی کەرە و وە پی جۆرە نمەگیر بە و ئیتر درۆ و دەلەسە و خیانەت چەنی وەراوەرەکەیش نەکەرەوە. خازی بەنێ جەمەراسم و پینە یێرێشەوێنێ خەڵکو ئێمە پاسی گەڵا ماچا یێرێشەوێنێ شەو ئەوەڵیش ئینا لە هۆن کێ منەنێ شەو دووەمیش مێ کەماڵا شەو سووەمیش مێ هەورامان جە هەورامان جا شەوێ شەو کڵاڵش ناش ئینا لە هۆنێ ئامامی ئەوەڵ ڕۆ مەراسم پری ئا شەوە ئینا جە کەماڵا شەوی کە ئێشەوارێ مێ هەورامان جە هەورامان ماچۆ ملۆ ڕوبە چەمرێ ڕوبە ئی چەم و سلێن و بڵبەری گۆیا قازی بەهمەن بۆ ئاوەختی ئایش داسانەشەن حاکمە بیان بەنامی جەلالەدین غازی و ئاوەختی قازی بەهمەنە بیان و بەخوا داسانێکی سم بەوردی مەتاوشگەڵنەوە وەلی بەرحاڵ قازی بەهمەن کۆمەکشکردن پێی ئینەیە کە مەسەڵەن خەڵکو و هەورامانی کە وەختە سپا و دێوەزنایە مامێزەش بەر لێنەبەنی خەڵکو و هەورامانی قازی بەهمەنی کۆمەکشکردن و واتەنش بە ئێمە ئیدەگێما بەرمی پێسەر و قەڵێ نەتاوامە دەگا لای پیشریای نەبیێنن نەتاوامە بێنێ گێراما خەڵکو و هەرامانی بە کۆمەک و قازی بەهمەنی ملا سەر و قەڵێ ئەچاگێ تا وشە نەجات بدا و تاوا جەوشە دیفاعکەرە ئینە جۆر و زەماوەنەوە پیشالیاری بیان جەسەردەمانی زووە تا ئێسەش درێژەشەن. هەری لە عاسمان هەریڵتا سەرزەومین سڵاوات لەسەرگەن محەممەد ئەومین ئەڵڵا هەی ئەڵڵا ئەڵڵا لەوەی یا ڕەسوول ئەڵڵا گەن سەڵامون عەلەی. ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەشکرا بەرنامە گەشتەکانی ئەو دیوچیا بوو کە تایبەت بوو بە ڕێوڕسمی جێژنی زەماوەندی پیرشالیار لە هەورامان بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر باس و بابەت و ناوچە و شوێن و کەسایەتێکی تر شاد و بەختەوەر و ماڵتاناوا بێ. Ciao,